چارە نووسان بۆ بەری ڕەنج و تێپۆشان بڕۆن بەرەو دەندان بۆ بەرەو پێشچوونی ژیان بۆ ئەوەدەنێ ئازادی بۆ ژیان و مافی ئەسڵام ژیان لەم وڵاتە مافی ڕەوای هەمومانە هەموو چاوەڕێی ڕۆژێکین هەڵاتنی بەدەنگانە بڕۆن ژیان لەم وڵاتە مافی ڕەوای هەمومانە هەموو چاوەڕێی ڕۆژێکین هەڵاتنی بەدەنگانە بڕۆن بەرەو دەندان بۆ بەرەو پێشچوونی ژیان بۆ ئەوەدەنێ ئازادی ژیانمان لە کوردستانە مافی ڕەوای هەمووانە هەموو چاوەڕێی ڕۆژێکین هەڵاتنی بەدەنگانە ئەویش دستی مۆمێکە تەنها لستی گۆڕانە تەنها لستی گۆڕانە بڕۆن بڕۆنەی خەمخۆران بۆ سەربەستی بۆ بۆنان لەم دەنگی چارەن و سەلات دەنگ بدەن بە لیستی گۆڕان بڕۆن بڕۆنەی خەمخۆران بۆ سەربەستی بۆ بۆنان لەم دەنگی چارەن و سەدات دەنگ بدەن بە لیستی گۆڕان بڕۆن بەرەو دەندان بۆ بەرەو پێشچوونی ژیان بۆ ئەوەدەنێ ئازادی بۆ ژیان و مافی ئەسڵام بڕۆن بڕۆن بەرەو دەنگان بەرەو نێبوونەوە و گۆڕان بڕۆن بڕۆن بەرەو دەنگان بەرەو نێبوونەوە و گۆڕان بڕۆن بڕۆن بەرەو دەندان بۆ بەرەو پێشچوونی ژیان بۆ ئەوەدەنێ ئازادی بۆ ژیان و مافی ئەسڵام بڕۆن بڕۆن ئەی ئەوەی خەمخۆران بۆ سەربەستی بۆ ئەوۆنان بۆ بەڕێکردنی ژیان لەم جەنگی جارە نووسی کوردستان هەمووتان پێکەوە دەنگ بەن بە گۆڕان بڕۆن بڕۆن بەرەو دەنگان بەرەو نێبوونەوە و گۆڕان بڕۆن بڕۆن بەرەو دەنگان بەرەو نێبوونەوە و گۆڕان بڕۆن